الو جانەکەم ببوورە ئەوڕۆ ناتانم بێم تاخیر دەبم لەوانەیە پێشم نەکرێ بێم ڕەمە بەمە ئاوردەوە ئەدا ئاوردەوە جانەکەم باشی جانە کوێت و سپاس منیش باشم بەهاتی تۆ باشتریش بوو ماشەڵڵا و هەموو جوانیە سپاس لێت دەباری لێت ببوورە کە تاخیر بووم نە ئاسایە گیانە بەهاتت هەموو شتێکت لە بیر بردمەوە باوەڕکە. بەجددی لەو ڕۆژەیدا کە ڕۆژی خۆشەویستیە منت بیر بووە نازانین تا هەستێکمەیە نەتوم لە بیر نییە چا جوانەکەم سانە لە ڕۆژی خۆشەویستی دەستت خۆشبی زۆر گوڵ سپاس لۆ گوڵی من جوانترم یان گوڵەکە حتمما ئەتۆ کەسێ لە تو جوانتر جانەکەی من سپاس گیانە تاخیر بووم ببوورە بەس لە کۆمپانیای ئیزدیان دەدەم بەس گوتم هەر دەبی ئیشەشی ببینەوە هەر چا جوانەکەی خۆم ببینم سپاس گیانە کچی پیاسە چ بکەم بڕێ ئێ جانەکەم ئێجیان خێرەوە قەلەقی وەڵا نازانم چۆن پێت بڵم بڵێ جانەکەم هەلاوانەیە لێم ئاجزبی عاجز دەبم جانەکەم ڕاستەکەیت بێ داکەم زۆر نەخۆشە ئەو ڕۆژە بێ بڕۆمە لایوی دەزانم لەوانەیە لێشم ئاجزبی بەڵام چ بکەم ینی مەجبورم یعنی پێت وایە من عاجز بم ناجانەکەم کو عاجز دەبم دەنا وەڵڵا یەک دەمە نازانم کو پێت بڵێم بەخۆشم ئیشم هەیە بێجددیتە باوەڕکە ئامانەتەکەی دەمێ بچم وەری بگرمەوە نازانم کو پێت ینی بڵێم. تۆش ئیشت هەیە ئەمیش ئیشم هەیە کەواتە هیچ لە هیچ هیچ لە هیچ کەس با لە کەس تۆڕە نابێت چاکەشکۆ باشە جانەکەم باشە گیانە دیڵە. ئیشەڵا یەکتە دەبینەوە باشە دەبینەوە حتمما دەبینەوە ئینشاڵڵا دیڵە جانەکەم خواحافیز ئەلۆ باشی گیانە دە باشە تۆش تووڕەمە بە ئێستا دێم ئۆف لەوها دەکەی ئێستا دەگەمێ تا 10 دقەیتر لەلاتم باشە خواحافیز